پارتی جارێکی تر دەستی نابەڕووی شاندە هاوبەشەکەی گۆڕان و یەکێتیەوە و نایەوێت لەگەڵیان کۆ ببێتەوە. شاندی هاوبەشی گۆڕان و یەکێتی 2 هەفتە بەر لە ئێستا سەردانی هەولێریان کرد و لەگەڵ حەزبە تورکمانەکاندا کۆبوونەوە و هەر لەوێ داوایان لە پارتیش کرد لەگەڵیدا کۆ ببنەوە. بەڵام دوای چاوەڕوانێکی 2 هەفتەیی پارتی بە فەرمی وەڵامی شاندە هاوبەشەکەی دایەوە. محمود محەممەد وتەبێژی مەکتەبی سیاسی پارتی بە ئێنارتی ڕاگەیان بە فەرمی وەڵامی شاندەکەی گۆڕان و یەکێتیان داوەتەوە و پیان وتون ئامادەنین لەگەڵیان کۆ ببنەوە. وتەبێژی پارتی وتیشی پێشتر چەند جارێک پارتی داوای کۆبوونەوەی لە گۆڕان کردووە، بەڵام گۆڕان ئامادە نەبووە پێشوازیان لێ بکات. وتەبێژی پارتی ئاماژەی بۆش کرد لە ئێستادا گۆڕان دەیەوێت لەگەڵ یەکێتیدا لەگەڵیان کۆ ببێتەوە. پارتیش ئامادە نیە پێشوازی لەو شاندە هاوبەشە بکات. محمود محەممەد باسی ئەوەشی کرد ئامادەن لەگەڵ یەکێتی کۆ ببنەوە، بەڵام گۆڕان تا ئێستا داوای نەکردووە بە تەنها لەگەڵیدا کۆ ببنەوە. شاندە هاوبەشەکەی گۆڕان و یەکێتی نایەنەوێت دەستبەرداری ئەو هەوڵە بن کە دەستیان داوەتێ و دەڵێن جارێکی تریش داوا لە پارتی دەکەن لەگەڵیدا کۆ ببنەوە. کە سەردانی لایەنەکانمان کردووە، سەردەداوەشمان لە پارتی دیموکراتی کوردستان کردووە بۆ دانیشتن، بۆ ئەوەی لەسەر هەر خاڵێک، هەر بەندێک، هەر کێشەیەکە لە ئارادا بێت، بۆ ئەوی کە بتوانین پێکەوە چارەسەری سەرجەم کێشەکانمان بکەین. دانیشتن و گفتوگۆ و دیالۆگ لەگەڵ یەکتری هەر قەیرانێکە بێت، هەر کێشەیەکە بێت. ئێستاش ئاگاداریانەکەینەوە کە دابنیشین لەسەر هەر خاڵێک، هەر بەندێک، هەر قەیرانێکە بێت پێکەوە گفتوگۆی بکەین. سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی لە یەکەمین کۆبوونەوەیاندا شاندێکی هاوبەشیان پێکێنا و سەردانی زیاتر لە 30 حزب و لایەنی سیاسیان کردووە و دایانەوێت لەو ڕێگەیەوە دۆخی سیاسی هەرێم چارەسەر بکەن و ناوەڕۆکی ڕێکەوتنە سیاسیەکەشیان بۆ لایەنەکان ڕوون بکەنەوە. هەموو هەوڵەکان بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەکە بەیەکەوە پارتی و گۆڕان بەشدار بن، بەڵام هەر لایە و مەرجێکی هەیە. ئاخۆ کۆبوونەوەیەک چی لە دۆخەکە بگۆڕێ لە کاتێکدا پێشتر دەیان کۆبوونەوە کرا تا دۆخە سیاسەکەی هەرێم نەگا بە ئێستا. هێمن مەحموود ئێنارتی، سلێمانی.